پەرەبەیانێکی زووە لە سلێمانیەوە بەڕێکەوتوین بە تونێلی دەربەدیخاندا تێدەپەڕین و شاهیدی تێپەڕینی هەڵەی چەندین شۆفێر دەبین. ئەمەوێ ئەوەم بۆ ڕوون بێتەوە کە ئایا ڕاستە دەوترێ کە فری شارێکە لە لێواری کارەساتی ژینگەییدایە؟ سڵاوتان لێبێم کاتتان باش. ئێمە لە کفری شاری وەزیرانین، دەڵێن ئێستا شارەکە لە لێواری کارەساتێکی ژینگەییدایە. بەو پێی پاتری زۆرینەی عێراق دەهێنرێتە کەفری، لێرە بە دەست دەشکێنرێ، بەم جۆرەش تێزابەکەی بڵاو دەکرێتەوە کە ئەمەش ماددەکانی ترشی گۆگردی و خۆرخۆشبی تێدایە کە مادەیەکی کارەسەت بارن و هۆکاریاری دەدەرن بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە. چارەسەری زانستی بۆ ئەو دۆخە چییە؟ لێرە لە باشووری قەزای کفری چەند شوێنێکی کۆکردنەوە و فەلکردنی پاتری ئۆتۆمبیلی تێدایە کە تایبەتە بە کۆنکردنی پاتری و ڕژانی پاشماوەکەی و دواتر گواستنەوەی ماددە سەرەکیەکەی بۆ وڵاتی ئێران، واتە پیسیەکەی بۆ ئێمە و بە شەپاکەکەی بۆ ئەوان. ئەو جێگایانە هەمویان بەبێ بوونی مۆڵەت کار دەکەن، هیچ لە مەرجەکانی تەندروستی و سەلامەتی و ژینگەییان تێدا بەدی ناکرێ، جگەلەوەی ئەو کرێکارانەی کاری لێ دەکەن ژیانیان لە مەترسیدایە. هاتوومەتە شوێنکاری ئەبوو عەلی، وەگەوەی ئاگداری هاتن و شێوازی کارکردنی ئێمە بن لە سەرم بابەتە، هیچ کرێکارێک لێرە کاری نەدەکرد. بە تەلەفۆن ئەبوو عەلیم دۆزیەوە، ئەویش بە تەلەفۆن دەیەوێت کرێکارەکان کۆ بکاتەوە، بەڵام بێسوود بوو. بۆ نانێ سەرچاوێکیان بێمە ناو پاتەکە. دواتر بەرەو بارەگای هێزێکی پێشمەرگە بەڕێکەوتین بۆ ئەوەی مۆڵەتی فڕینی درۆنیان لێوەربگرین. ڕەزامەند بوون، هەر بۆیە بەرەو گەراجێکی دیکە بەڕێکەوتین. لێرە هێشتا تکەی لێچووی تێزابی پاتریەکان هەر بەردەوام بوو. لەم دیمەنانێشەوە زیاتر ژینگەی ناوچەکەمان بۆ ڕوون دەبێتەوە. لە ناکاو لە شوێنێکی نادیارەوە هەوڵی هاکردنی درۆن فلایکامی ئێمە درا. هەڵی ترۆیسیان درۆنەکەمان برن، وابزانیتر نازانم لەکوێوەیە. ئەبوو عەلی کە هەمیشە بۆ ئەوە لەگەڵمان بوو کە باوەڕمان بۆ دروست بکا کار لەسەر ئەم بابەتە نەکەین، ئەوەی پێوتین هێزەکانی پۆلیسی فیدرالی و حەشدی شەعبی تەنیا 1 کیلۆمەتر لە ئێمە دوورن. هەوڵی بردننی درۆنەکەش بەهی ئەوان دەزانێ و دەشڵێ ئەوانیشیان بێکار کردووە. لێرە دیارە. ئاستەنگتان بۆ دروست بووە بۆ ئیش و کارە بۆ عەلی؟ نانێشتۆ کاریان نێشت. لێرە هێشتا تینی بەهێزی هاوین یەخەی شاری وەزیرانی بەرنەداوە. گرفتی تەکنیکی بۆ ئێمەش دروست کردووە، کامێرەکانیش جاروبار دەکوژێنێتەوە. کامێرەکانمان لە کار کەوتون، ئێستا بەوەی ساردکەرەوەی ئۆتۆمبیلەکەمان مەجبورین کامێرەکانمان فێر بکەینەوە. مارد و کامێرەکەی بەداخەوە. ئێمە ئەگەر هەر بچین پرسیار بکەین لە لادیەکانی خواروی کفری، ئەوان باشتر ئەزانن. طبعاً لەبەر ئەوەی پاشەڕۆی کفری لەگەڵ ئەم تیزابەی کە تێکەڵ بە ئاوی ژێرزەوی ئەبێ قرچەی هات. بە تایبەتی ئاوی ژێرزەوی زیانی زۆری لەم ناوچەیە بەرکەوتووە. هەر لە دیمەنەکانەوە بەدی دەکرێت بە چ شێوەیەک ئەو خاکە تێک چووە. تەنانەت بەردەکانیش تووشیدا خوراندن بوون بەهۆی ئەو ماددە زیان بەخشانەوە. لە دوومانگی ڕابردوودا توێژینەوەیەک لەلایەن بەشێک لە مامۆسایانی زانکۆ و پسپۆڕانی ژینگەیی گەرمیان لەبارەی زیانەکانی پاتری سکراپ ئەنجام درا. ئەوان لەگەڵمانن تا بزانین لە تاقیگا بەچی گەیشتون. ئەو مادەی کە پیسە کە مسەرطەنە یان کارسینۆجینە هەر هەمووی ئەخرێتە ناو خاکی هەرێمی کوردستان و ئەو مادەی کە سوودی هەیە ئێران وەریەگرێت. طبعاً ئەمە کارە هەنی پاتری عێراق یەتە کفری. بەڵێ زۆربەی پاتریەکانە تێتە ئێران. طبعاً کاریگەری زۆر خراپی لەسەر ئەو کەسانی کە ئیشەکەن لەبەرەوە تووشی شێرپەنجەی قوڕگ و سیەکان و شێرپەنجەی پێسی شەڕ. ئەوانە هۆشداریان پێدراوە ئەزانن کەوایە هۆشداریان پێدرابێ بە تەکید، بەڵام ئیتر خەڵکەکە مەجبورە لەبەرەوەی ئیشوکاری دەست ناکەوێت و ئەمیش کاریگەری زۆر خراپی لەسەر ژینگەی ناوچەکە هەیە بە تایبەتی ئاو و خاک و هەوا. ئەوەکو خۆتانە بینن خاکەکەی چۆن سوتاوە بەچی شێوەیەک و ئەمە تێکەڵ بە ئاوی ژێرزەوی بێ، چونکە مادە H2SO4 و خارسینە. تەمانە مادەیە زوو دزاکاتە ژێرزەوەەوە کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر ئاوی ژێرزەوی. دیارەی بینین کە چی دروست کردووە. ئەمە کارەساتی ژینگەییە زۆر گەورەیە و لە داهاتووە کارەساتەکە زۆرتر گەورەتر ئەبێتەوە. لەبەرەوەی ئیساکە هەندێک شوێن هەیە
لە خواروی کفری بە تایبەتی لادیەکان وەکو لادەی کارێز طبعاً هەستیان بۆەوە کردووە کە ئاوی ژێر زەویان بەکاری خواردنەوە نایەت. هیچ توێژینەوەیەکتان کردو جەنابتان وەکو مامۆسایەکی زانکۆ پسپۆڕی ژینگەیی؟ بەڵێ ئیشێکمان کردووە لە سەری نمونەی خاکمان وەرگردووە نمونەی ئاومان وەرگردووە. کەی هاتنێرە؟ تقریبا 4 ڕۆژ پێشی ساکە لە کاتی قرچەی گەرمە هەستن ئێستش زۆر گەرمە زۆر جار کێشی تەکنیکیمە لە کامێرەکانیش بۆ دروستە بێ ئەکوژێنەوە لەو کاتە گەرمای هاتن چیتان کرد بە چی گەیشتن؟ نمونەی خاکمان وەرگرت نمونەی ئاومان وەرگرت تەنانەت نمونەی ئەو زێڕەوەمانی شەوەرگرت طبعاً کاریگەری زۆر خراپی هەیە و دیزەی کردووەتە ژێر زەوی و کاریگەری لەسەر ناوچەکانی خواروی کفری دروست کردووە. پاشماوەی پاتری ئۆتۆمبیل زۆربەی پێکاتەکەی قورقوشم و ترشی گۆگردە کە هۆکارن بۆ توشبوون بە نەخۆشیەکانی شێرپەنجە و هۆکاری سەرچین بۆ تێکدانی ژینگە. سەرۆکی شارەوانی کفری هاتۆتە ئێرە و دەڵێت لیژنە دروست کراوە بۆ چارەسەری دۆخەکە. دیارە ئەمە کارێکی خراپە بۆ ژینگەی کفری بەڕاستی چەند ساڵێکە بەدەست ئەم ژینگەوە کفری ئەناڵێنێ بۆیە چەندین جار ئێمە داوامان کردو لە حکوومەت یاریمی کوردستان لەلایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی ئاوڕێک لە مۆزعی کفری بداتەوە. ئێوە خۆتان حکوومەت نین لێرە مامۆسا شارەوانی دەسەڵاتی نییە؟ من ڕەنگە بۆ ماوەی 2 ساڵ و نیوە نەقل بووم بۆ کفری پێشتر لە سەرۆکی شارەوانی سەرقڵا بووم بەڵام بەداخەوە ئەم ئاوەڕۆیە بەردراوەتە ئەم ناوچەیە ئێستا لەوە تێپەڕەکە ئەو دێی کارێزە دەیەکەیە لە خوار شاری کفریەوە بۆ چەند کیلۆمەترێک پێم وایە 3 کیلۆمەتر بێ بەڕاستی دیەکەش وەزێکی خراپی بەدەسەوەی ئێستا ناتوانن لە دێی کاریشە ئاوی خواردنەوە بخۆنەوە. چارەسەر چییە؟ مامۆستا والله چارەسەر بێ چارەسەرێک بۆ ئەو وەزع بدۆستەوەی ترچی ئەخرێەوە 2 ساڵ و نیوە لە پۆستەکەیان لەمایم 2 ساڵ و نیوە بیر لە چارەسەرێک نەکرایەوە بیرمان کردوێتەوە بە تایکی چەندین جاریش نووسراومان کردو لجنەیشان پێکێنەوە بۆ ئەوەی ئەو کارە ساتە لە شاری کفریەوە دوور بێت. لێرە تەنیا کێشەی پاتری نییە بەڵکو بە شێوەیەکی نازانستی مامەڵە لەگەڵ ئاوەڕێی قەزاکەش دەکرێت. لێرە پێویستە بە بەستنی دەمامکە ئەگەر کۆرۆناژ نەبێ لەولاوە بۆنی تێزا بوو ئەو پاشماوە پیسە لێرێشەوە بۆنی ئاوڕۆی پاشماوی خەڵکی کفری کە لێرەوە تێکەڵی ئاوی ژێر زەویژە بێ و کارەساتی ژینگەیش دروست دەکاتەوە کاتە 2 جار کەمان پێویستە دەمام پێویستە لەگەڵ کۆرۆنا و لەگەڵ هەموو پاشماوە پیسەیە کاتە چارەسەر بۆەوە چییە؟ چارەسەر وەکو پاسم بکرد حکوومەت بڕیارێکی جدی بدە لێ ستۆپ ئەو کەسەی کە هەلیکارشی لەسەر ئەوەیە لە نەهامەتی و لە بێکاری هاتووم کاراکە بیری لەوە بکە عیشەتری بۆ بدۆزیێتەوە بۆ ئەوە ئێمە لەم شاراژین ساڵێ زیاترە دەستەی وەبەرهێنان بڕیارێکی کارگەیەکی ئاسین لەم ناوچەوە داوە لێرە ئاسنێکی زۆرە بینین بەڵامەش تا ئێستا ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە ئەم شارە پێویستی بە هەلیکارە بە تایبەتی کارگەیەکی ئاسن کارگەیەکی ڕسایکڵینی بۆ پاتری و هەروەها ئەم مەجرایە کە ئەبینی نەهامەتی بۆ خەڵکی دروست کردووە. لە گەڕانەوەماندا بەناو تۆز و خۆڵی بەرهەڵگرەکاندا بە تەلەفۆن لەگەڵ چەند خاوەنکارێک قسە دەکەم کە لە ناوچەی تانزەرۆ کاریشکاندن و ناردنی پاتری بۆ ئێران دەکەن زۆری نیان ئامادە نین بێنە پێش کامێراکان. لە پاترێکە چەنە خێرەکە؟ ئێمە لە پاتێکەوە 250 ڕۆژێکی نوێ و لەسەر بەڵێنی یەکێک لە خاوەنی شوێنکاری پاتری سکراپ هاتوونەتە ناوچەی تانزەرۆ کە دەکەوێتە باشووری ڕۆژهڵاتی شاری سلێمانی بەڵام ئەویش پەشیمان دەبێتەوە شوێنەکەی خۆیمان پێناڵێت. دەچینە یەکێک لەو قەپان و کێشانەی کەوا زۆر جار پاتری لێ دەکێشرێ و دەهێنرێت یا خودڕەوانەی ئێران دەکرێت لە بەختی ئێمەیەکەوە دووبار هەڵگرکە خاوەنەکانیان فارسن لەم کاتەدا باری پاتریان هێناوە دەیکێشن و دەیبەنە ئێران. ڕۆژانە بار هەڵگرەکان کە باری پاتریان پێیە لێرە دێن قەپانیەکەن بەڵام بە درێژایی ئەو ماوەی کە پیایدا دەڕۆن تێزاب دەڕژێ بە ڕێگەوبان بە شەقامەکان کە ژینگە بە تاوی پیس دەکات. بارت چی بود؟ این بار بله این باتریه. باتریه؟ 24 و 900 بەڵێ هەمووی شکاو ئاوەکە شیفرە درراوە بێگومان دەبێت بشکێنێت تا بتوانین بیبین. ئەسەفێکە بۆ وڵاتی خۆمانکەم هەموو پاتی هێنێتە وڵاتیان لە وڵاتی ئاە بارێکی ئەبرێ بۆ ئێران خۆمان ئەوە کارگەی ڕێساکردنی پاتریمان هەبووە ئەو قورقشمی کە لە ناوی دەکرێت خۆمان دیسانە بەکارمان بێنێتەوە بۆ زۆر شتمان هەیە کە پێ دروستکرێت هەر بۆ قورقشمە ئەتوانی سەریمان هەوڵی دروستکرێت توانی مەزمعایشی باش لێ دروستی بەڵام مەحەل ئەسەف کە ئێستا پاتری هەموو لێرە بۆ ئێران ئەبرێ لە ئێران ڕێساکلێ نەکرێتەوەنێ و دووبارە شتی باش لێ دروستەکرێتەوە ئەوە خۆمان مەزمعای کارگەی باشمان هەبووە زۆر بە عەزەرەوە زۆر بەخۆم بە عەزەرەوەش لێی دەسمە پێش ناچمن لای
ناچێت بەس قڕ بەسەر و کرێکارەکە باری دەکاتن عەزابەکە زیاتر زەرەکەی لە بۆ ئەوانە لە سلێمانیەوە بۆ هەولێر بە هاوڕێتی و شارەزایی شۆفێرێکی وەکو مەڕوان بەرەو ڕێگەی مەخمور بەڕێکەوتوین بەم ڕێگایە بێت تەواو نزیک بووینەتەوە ئێرە سەر ڕێگەی هەولێر مەخمورە 35 کیلۆمەتری دیکە دەکەینە مەخمور بەڵام لەم سەر ڕێگەیە کۆمەڵێک شوێن هەن کەوا پاتری کۆن کۆکەنەوە دەیشکێنن تێزابەکەی فڕێ ئەدرێتە سەرزەوی منەوێ نزیک مۆلیان بزانین بەڕاستی و کارە چۆن ئەکرێ بە تا چەنە ڕێگە پێدان و مۆڵەتیان هەیە من بەرەو شوێنە ئاچم لەگەڵ مامن پێویش پێکە لە دیمەنەکان بینیمانە ئەوەی ئێمە گەیشتی ناو شوێنەی کە پێشتر چەندین جار بەڵێنمان هەبووە بۆ قسەکردن و دواتر خاوەنی ئەم شوێنە پەشیمان بۆتەوە شوێنەکەیان بە دروستی پێ نەدەوتین لێرە لە ڕێگەی چەکوشەکانی دەستیانەوە پاتریەکان دەشکێن و تێزابەکە فڕێ دەدەن بەو ماندوو بوونە زۆرە نان پەیدا دەکەن قورسە ئیشەکەتان تووشی نەخۆشی نەبووی بەڵام لە دۆخێکی تەواو پڕ مەترسیدا بەبێ تێکستیش دیمەنەکان گوزارشت لە دۆخەکە دەکەن لێرە سیکرێکار کار دەکەن کە نیوەیان خەڵکی هەولێر و دەوروبەرین بە شەکەی تریان ئێرانین ژاپۆن 1,200,000 دلار من اینجا پول خرج کردم 1,200,000 دلارم لەم کارەدا خەرج کردووە ئایا گونجاوە بەو شێوازە کار دەکەن نەخێر دەبێت جل بکڕین دوێنێ دەستمان بە ئیش کردەوە وا دەردەکەوێت ئامادەکاری کراوە بۆ فراوانکردن و باشکردنی کارەکەیان کوورەی قوڕین دروست کراوە بە تەلەفۆنیش ئەو هاوبەشە کووردە قسەم لەگەڵ دەکات کە خاوەنی شوێنەکەیە داوامان لێ دەکا ئاشکرای نەکەین کە لێرە چۆن کار دەکرێت وە خۆی دەڵێ مۆڵەتی کارکردنیان نییە من بەڕاستی مەبەستمەوەیە کە داواکاری جەنابتان بزانین هەر ئەوەندە لێو ئیجازەتان هەیە ئیجازەتان نییە ڕسمی نین جەنابتان لە قەزای زاخۆش بە هەمان شێوە چەندین شوێن هەیە کە بەم جۆرە کار دەکەن بەڵام دوایی چەند ڕۆژێک چاوەڕوانی وەڵاممان دەست نەکەوت بۆ ئەوەی سەردانی ئەو قەزایش بکەین بەڵام پێچەوانەی هەموو ئەو شوێنانەی لەم پرۆگرامەدا دەرکەوتن دەچینە کارگەی ڕیسایکلینی پاتری مایە لە بازیان کارگەکە لەسەر بنەمای ڕێکەوتنامەی پاسڵ کە لە سوئیس ڕاوەژۆ کراوە کار دەکات کە وەک دەستورێک سیر دەکرێت بۆ پرسی مامەڵەکردن لەگەڵ پاتری و شێوازی گواستنەوەی کارگەکەی مایە لە کۆمپانیایکی هیندی کڕاوە کەوا کارگەی بۆ 50 وڵات دروست کردووە لێرە مامەڵە لەگەڵ دوو مادەی زۆر خراپ دەکەن یەکەمیان تێزاب ئەسیدا دووەمیان قوڕقوشم بە پێی ڕێکەوتنامەکەی پاسڵ نابێ بە هیچ جۆرەگەم دوو پێکاتەیە بچێتە دەرەوە یام چێتە ئاوەڕۆ مەجاریەوە دەمەوێت بە قۆناغەکانی کارکردنی کارگەکەی مایە ئاشناتان بکەم قۆناغی یەکەم لە سەرەتادا پاتریەکان بە تێزابەوە دەکرێنە ناو سیستەمەکە کڕەشەری گەورە پاتریەکان بە هەموو پێکاتەکانیەوە دەشکێنێت تێزابەکە لەگەڵ مادەی لایم تێکەڵ دەکرێت کە دەکرێتە ئاو بۆ سیستەمەکە بەکاردێتەوە کە خودی سیستەمەکە بە ئاو و هەوا کار دەکات پاشەوە پێکاتەکانی پاتریەکە خۆی دەبینێتەوە لە دوو جۆر قوڕقوشم و پلاستیکی دەرەوە و لەگەڵ سێپلیتەر ئەمانە لە یەکتر جیا دەکرێنەوە قۆناغی دووەم بەشی کوورەی ڕۆتەریە کە 20 تۆنە قوڕقوشمەکان لەگەڵ چەند مادەیەکی کیمیایی بۆ ماوەی 4 کاتژمێر تێکەڵ دەکرێن داکوڵێنرێن سیستەمی فلتەرێشنی ئەم کوورەیە گەورەیە کە 490 فلتەری سێمەتری تێدایە کە ڕێگرە لە هەموو پێکاتێکی قوڕقوشمی کە بچێتە دەرەوە بە هیچ شێوەیەک دووکەڵی ژاهراوی ناچێتە دەرەوە ئەو دووکەڵەیشی کە هەیە بە پێی ستاندەری WHO ڕێنماییەکانی ڕێکەوتنامەی پاسڵە قۆناغی سێم و کۆتایی لەم بەشەدا کە بەشی ڕیفاینەری پێدەوترێ لێرەدا لە کوورەی جیاوازدا قوڕقوشمەکە دەپاڵێورێ و پاک دەکرێتەوە ماوەی 24 کاتژمێر دەخایەنێ کۆمەڵێک مادەی کیمیایی بۆ زیاد دەکرێت هەتا ڕێژەی پاکی قوڕقوشمەکە دەکاتە لە 199 و زیاتریش ڕێکەوتنامەکەی پاسڵ دەڵێ کە بە هیچ جۆرەك نابێت لە نێوان دوو وڵاتدا پاتری کۆن ئاڵۆگۆڕ بکرێ تەنیا وڵاتانە نەبێ کە زۆر بچووکن و ناتوانرێ کارگەی ڕسایکلنی پاتری
لێدا بمەزرێنرێت. کارگەکەی ئەمە کارگەی مایە بۆ ڕسایکلی پاتریوە بۆ دروستکردنی پاتریە. مەرحەلەی یەکەمی پرۆژەکەمان کە کارگەی ڕیسایکلی پاترێکە ئەم تەواو بووە لە ئایندەیەکی نزیکدا ئینشاءڵڵا مەرحەلەی دووەمیشمان کە خۆی لە دروستکردنی پاتریدا دەمێنێتەوە ئەویشان تەواو دەکەن. ئەمە نییە لە کوردستانە پاتری تا ئێستا لە کوردستان و لە عێراقیش هەر وجودی نییە. پێشتر لە وابزانم لە هەفتەیەکانەوە ئەوانە کارگەیەک هەبووە بەڵام لە ئێستادا هیچ کارگەیەکی ڕیسایکلیش بەو شێوەی ئێمە وجودی نی لە عێراقیش نەکە چیت ئۆتۆمبیلەکەت کێشەی پاتری بۆ دروستە بێڵم پاتری کۆری چاکە وایە بەڵێ بەتەمان بە چ مۆسەفاتێ بیکەن ئاستی پاتریکی پێشکەوتو یان ئێمە بە دڵنیاییەوە ئەو تەکنۆلۆژیایی کە بەرنامان هەیە بێنین بۆ کوردستان و کارگەکەی پێدانین زۆربەی ئیتاڵیا و تا ئێستا شەریکەشمان هەڵبژاردووە بۆ ئەوەی کە مەکانەکانی لێ بکڕین بە دڵنیاییەوە پاتری کواڵەتی زۆر بەرزمان دەبێت بەڵام بە شێوەیەکی گشتی هەموو کارگەکانی پاتری لە دنیادا چەند جۆر پاترێک دروست دەکەن یعنی بە کواڵەتی جیاواز بۆ ئەوەی شانسی هەموو جۆرە مشتریەک بتوانن جێبەجێکەن. ئێمە ئەو کارگەیی کە هێناومانە کە لە شەریکەیەک لە هیندستان هێناومانە کە ناویش گرافیتایە کارگەی بۆ 50 وڵات دروست کردووە و لە هەموو وڵاتانەش ئیجازەیان هەیە بەپێی ئەو ڕێکەوتنامەی پاسڵ هەموو ئەم مەرجانەی کەدانراوە لە ڕێکەوتنامەی پاسڵ جێبەجێ کراوە. ئەوی چەند خاڵێکی زۆر گرنگن لە ڕیسایکلی پاتری چونکە ئێمە تەعامل لەگەڵ دوو ئەنسوری زۆر خەتەر دەکەین یەکیشیان تێزابە ئەسیدە ئەوەی تریشیان قورقوشمە دەبێت ئەم دوو ئەنسوڕە نەچێتە دەرەوە لەبەرەوە ئەو کارگەی ئێمە ئەم مەرجانەی تەیە کە بەی شێوەیەک تێزاب ناچێتە مەجاریەوە ناچێتە دەرەوە لە ناو کارگەکە خۆیدا ڕیسایکل دەکرێتەوە تەسفێ دەبێت و دەبێت تۆشی دەکرێتەوە دەبێتە ئاو و ئێمە ئەو سیستمی فیلتەرێشنەمان وایە کە ئەو قورقوشمەی کە بە مەراحیلی توانەوە و تەسفێکردن نادەڕوە بە هیچ شێوەیەک لە ڕێگەی دووکەڵ کێشەکانەوە هیچ نیزبەیەک لە قورقوشم نەچێتە تێکەڵ هەوا نەبێت بۆ ئەوەی زەرەر نەدا. لە جیهانیشە لە 1950کانەوە تقریبان ئەم بوارە ئیشی لەسەر کرێگەر هەڵە نەبم بەڵام ئێوە بۆ ئەوە ناگەدار ناکەن ڕۆژێک چوون بۆ لای بەرپرسان پێڵەکە مەترسیەکە چییە؟ بەداخەوە لەوە دەچێ ئێمە کە باسی بکەین زیاتر وەکو قازانجی مادی خۆمان تەماشای ئەوان کەم لێمان وەرگن نەگۆکەوەی کە ئەمە پرۆسەیەکە دیراسەیەشی بکەن من نەتاکو لە چەند شوێنێک باسی ئەوم کردوون بالیژنەیەک دروست بکرێ ئەمە دەینێرین بۆ وڵاتی چۆک و ئێران کە دراوسێمانە با بچن ئەمە ببینن مەسەڵەن تورکیا ببینن جان ئایا تورکیا بۆ ڕێگە نادا پاتری داخلی وڵاتەکەی بێت چونکە تورکیا ئیلتزام دەکا بۆ ڕێکەوتنامە. ئەم کارگەی ئامادەیە پاتری بکڕێتەوە لە ئایندەیەکی نزیکدا کار بۆەوە دەکەن کەوا بەشی بەرەمێنانی پاتری بکەنەوە دەڵێن ئامادەن هەر پشکنینێک بۆ کارگەکەیان بکرێ لە ڕووی سیستەمی فلتەرێشنەوە. دەستگایە جیازەیە من بە باشی دەزانم بەشی ئیستثمار ژینگا ئەم جیازە بکڕن کە لە دووکەڵ کێشەکان دەبەسترێ بۆ دەتوانرێت نیزبەی ئەو غازانەی کە لە دووکەڵ کێشەکەەوە دێتە دەرێ بزانێت کە چەندە ئایا ئەم نیزبەیە ڕێگە پێدراوە بەپێی ڕێنمایەکانی دەبلیۆچیان ڕێگە پێ نەدراوە کەمەوە هەر کارێکی من ناگرێتەوە بۆ هەموو کارگەکان زەڕورە مەفروزە بیکەن. من دڵنیام لە سیستمەکەی خۆمەوە لە عقدی خۆم لەگەڵ شەریکەی دایک ئەوم جا کردووە کە ئەم دووکەڵەی لە کارگەکەی من دەچێتەوە دەرێ دەبێت پێ ئەو ستاندەرە بێت کە لە جیهاندا ڕێگەی پێدراوە من دڵنیام لە سیستمەکەی خۆمەوە ئەوەی کە باسی ئەوە دەکەن کە شەوان هەندێک کارگا فیلتەرەکان دەکوژێنەوە تاوان فیلتەر کوژانەوە نییە ئەمە ڕێڕێوی دووکەڵەکە دەگۆڕن لە جاتی ئەوەی بەناو سیستمی فیلتەرێشنەکەدا بڕوا بە ڕێڕەوەی کەتردا دەڕایەکسە بۆ دووکەڵ کێشەکەواتە بە سیستم بە ڕێگەی فیلتەرێشنەکەدا ناڕوە ئەمە ترسیشی گەورەیە ئەمە ترسێکی گەورە مەفروزە بکرێ من ئەو کارگەیی من بە هیچ شێوەیەک ڕێگەی ئەم تەرکردنەی نییە. دەچمە لای سەرۆکی دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان دەڵێن لەگەڵ زیادبوونی کارگەکانی ئەو بوارە و هەموو کارڕستەیەکی دیکەن کە دووبارە لە کوردستان بەرهەم بێتەوە نایشارنەوە کەپەلە لە کارگەی مایە لە بازیان دەکەن کەوا بەشی بەرهەمی پاتری بە زووترین کاتدا بمەزرێنێت.
طبعا ئێمە پرۆژەیەکی بەرهێنانمان هەیە لە سلێمانی کارگەی مایە بۆ دروستکردنی پاتری و تەمان ڕێسایکردنی پاتریە ئەمە مۆڵەتەکەی نوێیە زۆر ینی مدەیەکە ئیش دەکات تەبعاً ئیشی توانەوەی ڕساس و ئەوانەیان دەکرد قۆناغی دوام دروستکردنی پاتریە ئێمە پەلەمان لێیان کردووە کە دەست بکەن بە خەتۆتی ئینتاجی پاتری لە هەرێمی کوردستان بۆچی گرنگاوان پەلە بکەن طبعاً بۆ ئەوەیە کە ئەوەی کە جەنابەت باس کرد ئەو تەسیراتە سلبیانەی کە لە شەڕ ژینگە هەیە لە مەسەلەی ڕژانی تیزابە و لە ئەو ڕساسەی کە دوات دەتوانێتەوە و هەم تەسیرات اقتصادی شێ دەشتە دەرەوەی هەرێمی کوردستان کە ئەمە لەناو هەرێمی کوردستان بمێنێتەوە جارێکی تر دووبارە ئینتاژ بکرێتەوە تەبا قازانجە بۆ ئێمە ڕێک دکتۆر قسە و کێشەکە لەوێ ئەڵێن تێزا بوو دوور لە جەنابان پیس و چاپەڵێکەی بۆ کوردستان ئەوەی کامێنێتەوە برێتەوە ئێران لەوێ جارێکی ترین تا ئەمە لە قۆناغی داهاتوو ئەمە ڕێگە پێدراونیە تەبعاً بەپێی قانونیش ئەمە دەبێت دەست بە دروستکردنی پاتری بکرێتن و ئەو پاتریانەی کە کەون دەبن دیسان جارێک تر عادە تدویریان بۆ دەکرێتەوە پاتری نوێی بۆ دروست دەکرێتن لەسەریشیان کراوە لە ژنایەکی پەرلەمانی چۆ بۆ وەزیری بەڕێز وەزیری بازرگانی پێشەسازی سەردانی ئەو کارگەی کردبوو کۆمەڵک ملاحەزاتەوە ئێمە لە ژنەمان ناردا ئەو کارگەیە ئەو ملاحەزاتان هەم بە هەند وەرگیراون بڕیاری نوێ سەبارەت ئەوە دراون کە پەلە دەکرێت لە دروستکردنی خەتی ئینتاجی پاتری ئەو کێشانەی مەسەلەی ڕژانی ئەوەی کە علاقەی بە ئێمە وەکوە بەرهێنان ئەو کێشانەی کە تەسیرات لە سەرژینگە دروست دەکە بە دڵنیایی و لە ماوەکی داهاتوو زۆر نزیک ئەوە نامێنێتین ئێمە سەردانی و کارگەیەمان کرد لە بازیانە دوڵێ کاوتەیەوە لەگەڵ زیادکردنی ئەو جۆرە کارگانن 100% هەموو ئەو کەرستانەی کە توانایی هەیە لە هەرێمی کوردستان جارێکی تر عادەی تدویری بکرێتەوە ئینتاژ بکرێتەوە ئێمە پشتگیری دەکەین و تەسیلاتی بۆ دەکەن تا وڵاتی وەبەرهێنان وەرگێت ڕێنمایی لە دەستەی ژینگەی هەرێمی کوردستانەوە دەرچووەکە نابێ بە هیچ جۆرێک تێزابی پاتری لە کوردستان تێکەڵی خاک و ئەو هەوا بکرێ ئەم ڕێنماییە گەیشتووە بە خاڵە سنووریەکانیش کەوا دەبێت ڕەچاویەوە بە هەڵگرانە بکەن کە پاتری دەگوێزنەوە دەبێ بە تێزابەوە بڕوات بەڵام ئایا چی کراوە بۆ ئەوەی ئەم بڕیارە جێبەجێ بکرێت ئێمە هەموو ئەو کۆمپانیایە کە دەیانەوەی پاتری هەناردەی دەرەوە بکرێن کۆنە پاتری پێمان ڕاگەیاندون لەو کاتێک کە مۆڵەتمان پێداون بۆ ئەوی لاریمان نەبێت لە گواستنەوەی پاتری لێرە بۆ وڵاتانی دەوروبەرکە لەوێ ڕیساکل لەکرێ نابێت تیزابەکە بڕێژرێت ئەبێ پاتریەکە بە کاملی بەرێتە ئەوێ نەک تیزابەکە بڕژێ و مادەکانی تر پلاستیک و قوڕقوشمەکەی بەرێ بۆ ئەوەی من بینیم تێزابیان ڕشتە بوو هیچ کەسێکم نەبینی بە تێزاب بوو بینێرێ نا ئەزانی چۆنە سەم لەگەڵ شۆفێرە ئێرانەکان کرد لە سلێمانی لە تانجەرۆ ئەڵێن بە هیچ جۆرێک بە تێزابەوە نابێتە کۆمەری ئیسلامی ئێران ئێم نیشتومە ناچێ منیش بتومە ئەگەر بە تێزابەوە نەیبیت دەرفەت نادەم بیبیت ئەوە نەیبن چێ بەرپرسە بەرپرسە ئەو دەواازانەی کە ئەبێ ڕێگری بکەن لەوەی کە پاتری ئێمە نووسراویشمان کردو بۆ دەواازە سنووریەکان بۆ بەڕێبەتی گشتی گومرێک نابێ ئەو پاتریانە ببێت تیزاب ببرێتە دەرەوە یعنی نابێ بە تێزابەکەەوە بڕۆ ئەبێ بە تێزابەکەەوە بڕوە وەرەسەری و دیمانانەکەن کە لەم پرۆگرامیش بێ گومانە بینەران بینیویانە ببینن چ کارەساتێکی ژینگەیی کە دوزار کارگەری لەسەر ئاو هەوا و خاکیش دروست کردووە لە کەفری ببینە لە تانجەرۆ ببینە لە شوێنەکانی دیکە کە چۆن ڕێژن و ئیشکردن بە شێوەیەکی نازانستی کە بۆ خودی خۆشیان تەنانەت مەترسیی گەورەی جەنابیشتا بێگومان شارەزاترن لەو دۆخە بەڵام دەکرێت دۆزارەخێتە ناو کوورەوە گەرمەکرێ و هەنێک خۆشویتیکەی لێ دروست دەکرێت بەڵام چۆن ڕێگری لەوە بکەین مامۆستا ڕێگری لەوە بکەین ئەبێ ئێمە هەر کۆمپانیاکە پاتری هەناردە ئەکا کۆی ئەکاتەوە کۆنەکان و هەناردەیەەکە ئێمە ڕێنماییمان پێداوە بەڵام لە ڕەنگە دەرفەت نەبوو بێ فەرمانبەرێکی لەگەڵ بنێرین تا هەموو ئیشەکە یان چاودێریکردنەکە وانە بووە لەژێر چاودێری ئێمەبی لە پەنایەک چۆ کردوێتی هەرچەندە ئێمە پێشماوت و ئەبێ شوێنی دیاریکراوی هەبی بۆ ئەوەی ئەو پاتریانە نابێ بشێنرێ ئەگەر تیزابی بەتاڵ کرد دەبێت تیزابەکە حوزێکی هەبێ مادە تیزابەکە تەخفیفکە معالەجێ بکە ئەو کاتی بڕش کەواتە لێرە چاودێریەک نییە مامۆستا چاودێریەکە لەبەر ڕەنگە یەکێک لە هۆکارەکان نەبوونی فەرمانبەری پێویستبی لە هەموو فەرمانکانی ژێکە ئەو زانیاریانەی پێویستە لەسەر پاتری سکراب و تێزاب لە عێراق بیزانیت ساڵانە نزیکی 7,000 تۆن پاتری سکراب لە عێراق هەیە کە نزیکی 15 ملیۆن لیتر تێزاب دەکات زۆرینەی پاتری سکرابی عێراق دەهێنرێ بۆ کفری لە تانجەرۆی سلێمانیە و تێزابەی فرێ دەدرێتە ناو مەجاری دەچێتەوە ناو ئاوی تانجەرۆ بۆ ناو بەنداوی دەربەندیخان و دوجار خەڵک دەیخواتەوە
تورکیا ڕێگان نادات بە هیچ جۆرێک پاتری سکرا بێتە وڵاتەکەی. تێزاب کارلێک لەگەڵ هەموو مادەیەک دەکات پلاستیک و مادە پۆلیمەرەکان نەبێ. زیانی تێزاب بە جۆرێکە هیچ زیندەوەرێک ناتوانێت خۆی بۆ بگرێ. لە کۆتایی ئەم پرۆگرامە بەوە گەیشتینکەوە لە زاخۆ تاکەفری بەهۆی ڕشتنی تێزابی پاتریەکانەوە خاک و ئاو هەوا پیس بووە. چارەسەر خڕایە ڕووکەوا دەبێ کارگەکان بە شێوەیەکی ستاندارد دروست بکرێن، پاتریەکان ڕسایکل بکەن، نەک تێزابەکە فڕێ برێتە سەرزەوی یان بکرێتە مەجاری. هەروەک ئەوەش پیشان دراکەوە چەندی شوێن هەن بە بێبوونی مۆڵەت پاتریەکان دەشکێنن، تێزابەکە فرێ دەدەن، خاک و ئاو هەوا پیس دەکەن. تا بەرنامێکی دیکە ملای لە خۆشییا بن، خواتان لەگەڵ.